خیانەتی لە مێردەکەی کرد و خۆشەویستەکەی داوایەکی سەیری هەیە. داواکەی چییە و خۆشەویستەکەی بۆچی فشاری لێ دەکات؟ کەسی ئەوەشمان هەبوو کە هەم هاوسەری هەبوو هەم خۆشەویستی هەبوو، هاتۆ لێرە خۆشەویستەکەی مەجبوری کردو کە دەبێت ئیلا ناوی من بنووسی. زۆر جار بوونی پەیوەندی نهێنی لە دەروی ژیانی هاوسەری لە زۆر کۆمەڵگادا بوونی هەیە، بەڵام لە کۆمەڵگای کوردیدا بەهۆی هەستیاری بابەتەکەوە کەمتر بە ئاشکرا باسی لێوە دەکرێت. ژنێک لەگەڵەوەی هاوسەری هەبووە لە پەیوەندی خۆشەویستیدا بۆ لەگەڵ کوڕێکی دیکە و ژنەکە وەک دەرخستنی خۆشەویستی پێشتر ناوی هاوسەرەکەی لەسەر جەستەی تاتۆ کردووە، بەڵام پاش خیانەتکردن لە هاوسەرەکەی خۆشەویستەکەی داوای لێ دەکات کە دەبێت ناوی ئەویش بە هەمان شێوە لەسەر جەستەی تاتۆ بکات و فشاری لێ دەکات تا ئەو کارە بکات. ژنەکەش بۆ جێبەجێکردنی داواکاری خۆشەویستەکەی ڕوودە تارا محەممەد دەکات کە یەکێکە لە تاتۆکارە ناسراوەکانی شاری سلەیمانی و بە تارای تاتۆ ناسراوە و داوای لێ دەکات کە ناوی خۆشەویستەکەی هاوشێوەی ناوی هاوسەرەکەی لەسەر جەستەی تاتۆ بکات. بەڵام تارا محەممەد نەکەر ئامادانە بۆ تاتۆکەی بۆ بکات، بەڵکو پەیوەندی بە خۆشەویستی ژنەکەشەوە کردووە و پێی ڕاگەیاندووە کە ئەو کارە ناکات و ئەوە کاریشی هەڵەیە و لابردنی تاتۆکەش لە داهاتوودا کاریشی زەحمەتە و کاتێکی زۆری پێویستە. منیشکم شتیوان ناکەم لەسەر مەسئولیەتی خۆتە، بۆشمان نەکرد لەگەڵ ئەو تەرەفەش قسەم کرد چون بەڕاستی کوتم ئەوە شتێکی مەسئولیەتە، لابردنەکەشی زەحمەتە. ئەم ڕووداوە دەری دەخات کە ئەم پەیوەندیانە دەتوانن فشار و کێشەی دەرونی کۆمەڵایەتی گەورە بۆ تاکەکان دروستکەن و دەکرامە ببێتە کێشەیەکی خێزانی زۆر گەورە و کارەساتی نەخوازراوی لێ بکەوتایەتەوە.